لجر دریشمی همی دنگ و رنگ جبو ریفراندوم نینه چهارمین کەرنەڤالا پارێزگەهبونا دهۆکێ هاتە ئەنجامدان. پێشمەرگەمە و هەردەم هەمی گاوا پێشمەرگەمە دهۆک bi bajarê pêkvejiyanê dihête niyasîn. Di kەرنەڤالا parêzgeha Dihokê da jî keltûrê ûl û ciyawaziyên cuda hatin berçavkirin. ڕەنگی خۆ خێبن پێکڤەژیان پێکڤەڤیان بگمان ئەڤرۆ مەدەست کەرنەڤالا خۆکێر برگایەکی ئەو ڕپیڤان بۆ ئەوە هاتیە ئەنجامدانەوە دستان دەمێکی نزیک ئاهەنگ دەست پێکەتن بەشداریە جەماڕێتی باشی پارێزگا دهۆکێ و دستان بەشداریە کۆمەکە قونسڵ و نوێنەرێن ڕێکخراوێن بیانی و هەمی بەشدار و کە مەسیحی و کە ئێزدی و سڵمان یعنی هەمی پێکڤە باقی برا پێکڤە پێشگداری سلمان و شبكم همود بيقرينا ما هريكش ما جلك ادخل خوكرينا ازدياد جلك ازدياد خوكرينا مسيحيات خوكرينا شبكة خوكرينا و فلايت فلال خوكرينا همونا وامجي وكا خشكو برايد يكن فرقينينا يعني بيفا جيان جلا خوشه جيان بيفا جلا خوشه هم اديان بيفا جلا خوشه الحمد لله. 45 سال دەرباز dibin li ser parêzgehbûna Dihokê û bû çwarem kەرنەڤالا jî bû vê mebestê dihête encamdan. Lê berdewam jî welatiyên vê parêzgehê gileyê ji kêmiya xizmetguzariyan dikin û dixwazin ku hikûmeta herêmê weke pêtivî xizmetguzariyan ji bo dabîn bike. Dilşad Hîm û NRT Dihok.